ناکەن کە بە ڕۆژوو بووم لە ڕمانگی ڕەمەزانە دوعام کردو کە دایکم بێتە تەنها ئاواتمەوە بۆ نەبوو پێم سێرە تەنها ئەو وێنێ لە خەویشانم بینی ئەنی هەمیشە بەخیدی بۆ کەسانە ئەبم کاڵێ وەڵا ئەم شۆخەوم بە دایکمەوە بینی زۆربەی تەمەنم بەو ئاواتەوە بووم کە لە خەو ببینم نەمبینی. باوکم هەمیشە گێڕایەوە دوای ڕێکەوتنی 1970 ڕژێمی باس ڕۆژ بە ڕۆژ ئەویست خۆی بەهێزتر بکات تاوای لێها لە ڕێکەوتنەکە پاشگەز بووە شەڕ هەڵگیرسایەوە حکومەت دەویست بە هەر شێوەیەک بێت ناوچە ئازادکراوەکان داگیر بکاتەوە. دوو ڕۆژ دوای بردومانی قەڵاتزە لە 26 4 1974 بەداخەوە لە دۆشیدایە بەربۆمبی ناپاڵە. باوکم دەیوت ئەو عەسرە زیاتر لە 50 کەس شەهید بوون و سەدان بریندار و دەیان ماڵخاپوور کران. لەو کارە سادەدا بەداخەوە دایکم و خوشکەکەم شەهید بوون و خۆشم بە مۆجزە ڕزگارم بوو. ڕۆژێکیان دیارە هەر پێم وابێ ساڵی 80 بۆ 81 ئەوانە بوو کەسێک کۆچی دوایی کرده بوو دیارە باپیرم بوو باوکی دایکم و هەر لەو بڵێن گەڕەکەی خۆمان بوو بڵێن چەند ماڵێک لە ئێمەوە دوور بوون هاتن لە ماڵی ئێمە لە کەنتۆرەکە وێنەیەکیان نایە لە ناو چوارچێوەیە بوو من پێشتر ئەو وێنەیەم نەدی بوو کە وێنەکەیان بردوویتر دیارە ئەوانەی ماڵی ئێمەش کە بەرەو پرسە و ئەوە ڕۆشتن منیش ڕۆشتم کە چوومە ئەوێ زیاتر بڵێن لە ناو ژنانە ئەوانە بەحکومێ من مناڵ بووم کە وێنەکەیان بینی هەموو بڵێن پرسەکە زیاتر گریان بەردەوام بوو خەڵک زیاتر دەگریان و وێنەکەیان ماچە کردوانە وێنەکەیان هێنا لێرەوە کە هاتن ماڵی باپیرم لێرە بوو لەگەڵ ماڵی پورمەژیان و پرسە و تازەکە ئەلێریا بوو کاتێک کە وێنەکەیان بینی بڵێن گریان و هاتو ئاوار و خاوقش زیادی کرد لە ناو پرسەکەیە هەرێک بۆ خۆی داوایە کرایی وێنەی حەمیدە بن بە من منیش دەمزانی کە دایکم ناوی حەمیدەیەوە بەڵام ئەو وێنەیەم پێشتر هەر نەدی بوو لە خەویش دایکم نەبینی بوو بۆ خۆم لە جێگایەک ئەلەو بەرەوە دانیشت بووم و تەمەشای وێنەکەمە کرد چەند جار وێنەکانیان بە گریانەوە لە جوڵان و ڕایاندەوەشا منژ ئەوەندە سرم لەگەڵ وێنەکەی جوڵانەوە تەرکیزم لە وێنەکە بوو دوای ئەوەی کە پرسەکە تەواو بوو منیش هەموو جارێک چووم لە کەنتۆرەکەی دەرمەهێناوە تەمەشای وێنەکەمە کرد و بەلامەوە شتێکی خۆش بوو کە وێنەی دایکم دەستکەوتەوە من چەندێکە تامەزرۆی بینینی دایکمم وە وێنەکە ئیتر بۆتە یادگارێک لەگەڵ ژیانی من بەردەوامە تا ئێستاش هەر لە مۆبایلەکەم هەم لە ماڵەوە وێنەکەی دانراوە و بەردەوام تەمەشای دەکەم. باوکم دەگێڕێتەوە هەمیشەکە زۆر بەبێ بەزەیانە ئەو بۆمبارانە کراوە لە هەڵەبجەیەوە بە فڕۆکە بردومانی ناو شاری هەڵەبجە کراوە. بە سیفاتی و هەموو ئاوارە ڕووی کرد بۆ ئێرە حکومەتیش هەر پەلاماریەدا لە چەندین جار شەڕە بوو لە منطقەی سەیساق و ناوە شەڕە بوو حکومەت ئەویست پەلاماری ئێرە بات. دوو ڕۆژ پێش هەڵەبجەش شاری قەڵازێ بردومان کراوە لەوێ لە زانکۆی قەڵازێ لەوێ زۆر لەو بڵێن قوتابی خوێندکارانی کە لەوێ بوون شەهید و بریندار بوون چەندین جار هجومی کرد لە منطقەی عەربەت و سەیساقوانە تێکشکایتر ئاخر جارەوە بۆ پەنای بردەبەر هێزی تەیارە و لە ئاسمان و قەسی کرد و ناپاڵمەمانەیەنە. من لە باوەشی دایکم بووم و کاتێکە بۆمبەکە بەرماڵی ئێمە کەوتووە من بە سەختی بریندار بوون لە باوەشی دایکم و دایکم هەر لە شوێنی خۆیان و من لە باوەشیا بووم بەداخەوە شەهید بوون لەگەڵ خوشکمە. کۆڵانێکی تەسک هەبوو لێ بۆ لای ماڵی مام قاری قەساد مەشهورە سێرەکەن حەوشەکەیان ئەویش تەوان خەڵکی ڕایە کرد وتیان ئەم ژێرزەمینە هەرچی تیا بووە بە ژێرۆمانە لەویا کەیتر وردەوردە پاکمانە کردو کاک مێت لە باوەشی دایکیا بووم کە لە باوەشی دایکیا بەم شێوە باوەشیەوە بووم
سەری ئەوە پا کردو قژێکی زەردی کاڵی هەبوو ئەوە پاچی کردو خۆڵ بوو بە سەریەوە بۆمانە کە پاچی کردو وتی ئەم مناڵەمەوە با مناڵە ڕزگارکەین. لە تەمەن 1 ساڵی بەداخەوە من بێبەژوم لە سۆزی دایک و لە خێزان و لە ئامێزی دایکم و تا ماوەیەکی زۆر تا ئێستا شەر ئەو ناڕەحەتیە ماوە تۆ لایم. لەگەڵ باپیرم باوکم هاتۆ بۆ گۆڕستانی شێخ ئیسماعیل لە هەڵەبجەیە گۆڕیان هەڵکەندووە پاشەوەی کە گەڕاونەتەوە بۆی کە تەرمی دایکم بێن بە خاک بسپێرن تەرمەکە نەماوە دیارە کەسانی تر گەڕاون تیمێک بوون شەهیدەکانیان بردۆ بە خاکیان سپارن تا ئێستا ئەوەی کە جێی نیگەرانیە لە لای من و لای باوکیشم کە ئەوەیە کە نازانین گۆڕی شەهیدەکانمان لەکوێ. دیارە باوکم پەناگەیە کە پەنای بۆ بردوێ ماڵی باوکی بووە و منیان بردۆتە ئەوێ و لەگەڵ بڵێن ماڵی باپیرم ژیاوم دوای ئەوەی کە باوکم دوای 6 ساڵ خێزانی دروست کردووە من گەڕامەوە لای ئەوان 2 خوشک و 2 برای ترم بۆ دروست بوو خەمەکان کەمتر ئەبوونەوە بە من بەڵام هەمیشە شتێک لام هەبوو ینی هەمیشە قەرەبووی ئەوەی ناکردەوە بۆ منی کە من لە دەستم باوە. لە هەڵەبجەوە کاکەجار ناوتای ئومێد بەڵێ کاگۆمێت فەرموو هەدەفی عێراق مەبەستی عێراق لە بمبارانکردنی خەڵکی کورد چییە؟ وەڵای ئەوێ کورد لە ناو بەرێت ئێمە لە کێرە هەڵەبجە بووین لە ناو هینا ژەرخانە بووین ئەوە بۆ 2 هەفتە نانمان نەخواردە هیچ هەموو برادەر و خوشک و برا هەموو لە ناو پیکابێ سیارە بووین کە هێنا و غازی ڕش پیامانە ئیتر سیارە بردینی غازی ترامی لە ناومر ئەم ڕسمی خۆمە بەداخەوە یادەوەرێکی زۆر تاڵمەیە لەگەڵی وێنەکە لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی ئێران گیراوە لەو کاتەیە من چاوم نابینێ بە نابینایی چاپێکەوتنم لەگەڵاکەن و لەمان کاتیشا من لە گۆڕستان گەڕاومەتەوە و کفنەکانیشمان لەبەرایە هیچیشان بە کوردی وتی تۆ شانسێکی زۆر باشت هەبوو کە هێنرایەتە نەخۆشخانە و باری تەندروستیت زۆر ناجێگیر بوو و لەگەڵ کۆمەڵێک بریندار کە شەهید بوون کفن کران و تۆ بەڕێک کرای بۆ یەکێک لە گۆڕستانەکان دیارە لەوێ بە قەدەری خۆی گەورە جموجوڵت کردووە لە ناو کفنەکانە بینیویتیان و هەر بە کفنەکانەوە وێنیان لێگرتوویت و ئێستا ئەمانەوێ پاش کەمێکی تر هەندێک لێدوانن لێوەرگرین. ئێمە شەوە تا بەیانی من ئەم هاوڕێم لە ناو پیکابە لە ناو مەیتانە هەر هاوارمان بۆ کەس نەبووە بە دیارمانەوە. لە ساڵی 1970 شەڕی نێوان عێراق و ئێران ڕوویدا ڕنگدانەوەی ئەو جەنگە بە هەموو جێگایەک گەشت بوو و تەنانەت ئەوانەی کە کارمەند بوونایە دەیان بردن بۆ بەرەکانی جەنگ و بۆ وەکو سەرباسی ئەحتیات دەیان بردنەوە بۆ ئەوێ.
یەک لەوانە کە باوکم بوو گرتیان بە سەربازی و بردیان 2 ڕۆژ یا 3 ڕۆژ پێش ڕووداوەکە باوکم بە ئیجازە هاتبەوە و برایەکی بچووکم هەبوو بە ناوی سەرخێڵ. ئەتر باوکم بڵێن مۆڵەتەکەی تەواو بوو بە ڕۆشتەوە، زۆر گریا، زۆر هەمیش ئەگریا بە دەوای باوکم ئەو وەک چۆن ئەڵێ شتێک لای دروست بوو کامە دوا دیدارە بە یەکتری ئێمە بە یەکەوە بینوانە. جۆرێک لە شار هەست بە شڵەژانێکە کرا و جۆڵێکی نائاسایی هەبوو لەبەر ترسی تیارە و تۆباران ئەوانە. ئێمە ڕۆشتبووینە ناو ژێرزەمینی ئەو کارگەی کە باوکم لەوێ کارمەند بوو، کارگەی پوختەکردنی تووتن و خەڵکێکی زۆر لەوێ خۆی حەشاردا بوو، دیارە ژێرزەمینێکی پڕپڕی بیناکە هەبوو. ئێمە لەوێ بووین. لە ڕۆژی 15 مانگە فڕۆکەکان هاتن بڵێن بردومانێکی خستی ناو هەڵەبجە کرا. یەک لەو شوێنانە کە بردومان کرا ئەو بینایە بوو کە ئێمە لەوێ لەگەڵ خەڵکی ئەو گەڕەکانەیە خۆمان تێ حەشاردا بوو. ئیتر ئێمە و ماڵی باپیر و ماڵی خێزانی مام و منداڵەکانیان هاتینە دەرەوە بۆ ناو ژێرزەمینێکی ماڵێکی خزمان لە پشتی ئەو کارگەیەوە. شەو لەوێ بووین هەتا نزیکی سبەینێ ڕۆژی 16 تقریبا 11:35 دقیقە بوو. ئەو کار هەستمانە کرد کە دەنگی فڕۆکە دێ و پاش کەمێک من لەو ژێرزەمینە هەستمە کرد کە وەکو جۆن هەوا نامێنێ و بۆنی غازێک دێتەوەوانە. وتیان با بڕۆینە دەرەوەی هەڵەبجە بەرەو گونتی ئەبابەیلێ بڕۆین لەبەر ئەوەی ئەوە جێگایەکی دوورە لە هەڵەبجەوە. ئەو ئۆتۆمبیلی کە لە ناو مۆنومنتی هەڵەبجایە سەرکەوتین، تقریبا نزیکەی 25 نەفەرە بووین لە پشتی ئەو ئۆتۆمبیلەوە سەرکەوتین و بەڕێکەوتین. تقریبا چەند کۆڵانێکمان بەجێ هێشت لەو ژێرزەمینی کە لە ناگا بووین. دیار بووە دەم ڕۆشتنەوە ئەوانەی کە جێگیان نەبوو بۆ خۆیان هەڵواستی بوو بە پشتی بۆ ئۆتۆمبیلەیە بەر ئەبوونە خوارەوە و دیارە بەهۆی تاسیراتی ئەو گازێک کە تاسیری لێکردن کەوتنە خوار. و چەند جارێک ئەوەی کە شۆفێر بوو ڕای دەگەر ئۆتۆمبیلەکە و بریندارەکانی بڵێن سەرە خستەوانە تا لە جێگایەک وەستا و دواتر ئەویش توانای شۆفێریکردنی نەبوو، تەسیری لە چاوی کردبوو. دوجار لێرە بە ئۆتۆمبیلەکەەوە وەستاین و من بە سەختی بریندار بووبووم و باری تەندروستیم زۆر خراپ بوو. کاتەکە وردە وردە بەرەو شەو نیوە شەو ئەڕۆی من هەستمە کرد لە چواردەورم ئەوانەی کە هاوار دەکەن کەم دەبێتەوە، دەنگەکان کەم دەبێتەوە. من هەستمە کرد بێتاقەتن و لە بێتاقەتیا بێدەنگ بوون، بەڵام لە شەوێکی درەنگە زانیم کە ئەوانە هەمویان شەهید بوون. نزامە کرد کە بە دوور بن لەوەی کە لە دەستیان بم لەبەرەوەی کە من ناڕەحەتێکی زۆر گەورم بینی و دووبارە بیبینمەوە لەوانەیە تەحملی ئەوە نەکەم، ینی بەرگەی ئەو ناڕەحەتیە نەگرم. لەم فکر و خەیاڵانەیە بووم لەپڕ دەنگی گریانێک دەهات. گریانەکە وەکوەی کە لەژێر شتێکەوە بێ دەنگەکە کبوو باشی نەدەهات. چۆنێ بوو دەستم دەجێڕە ئەوانە هەتا گەشتمە ئەو منداڵی کە ئەگریا ڕام کێشایە دەرەوە لە ژێر بڵێن ئەوانەی کە کەوتوم لە سەرێکە. دەگریا دەیۆچمە لای دایکم. دیار بوو کە قسەی کرد، زانیم کە ئەوە خوشکەکەمە بە ناوی خێڵان و وتم خێڵانجان وەرە بە هاوشی خۆمەوە ئەوە تا ئەو دایکمان لە تەنیشتمانەوەی خەوتووانە. من سوور دەمدەزانی کە ئەوان شەهید بوون و برایەکی شم کە پێم وابێت تەمەنی هەر لە 6 مانگ تێ ناپەڕی لە باوەشیا بوو شیری دەدایە لە بەدەم شیرەکەەوە هەردووچان بەداخەوە هاوشەیە و من کە لە باوشی دایکم ئەویش بینیمەوە دووبارە. نەم دەیەشت کە خوشەکەم بزانێت کە ئەوان شەید من چون تەمەنی منداڵ بوو، تەنها 5-6 ساڵانە بوو و زۆریش دەترسا لە تاریکی. لە باوەشی خۆم تونگدام نابوو، دەیوت سەرما ماچمە باوەشی دایکمەخەوە. منیش ئەو کات جلی کوردی لە بەرابوو پشتێنم هەبوو
شتێنەکەم لە خۆم کردەوە لە قەدی خۆم کردەوە و جوان لە ئاڵانم لە قاچیەوە هەتا دەموچاوی لەتون لە باوەشی خۆمدا نابوو هەتا ئەوەی کە وردە وردە دنیا بەرەو ڕووناچی ئەهات و منیش باری شانم قورسترە بوو ئەنی بە زۆر هەناسەمەیە دەم وشک بوو دوای ئەوەی کە ڕۆژ بووە تەمەشامان کرد بە چوار دەوری خۆمانە هەمویان وەکو گەڵا ڕێزانی پاییز وەری بوونە سەر زەوی هەرچۆنێ بێ لە ئۆتۆمبیلەکە هاتمە خوارەوە و خێڵانی خوشکم هێنایە خوارەوە هەستمە کرد ئەژنۆکانم هێزی نەماوە نەمەتوانێت ڕێ بکەم و حەزیشم ناکرد دوورکەوینەوە لەو جێگایە کە ئەوانیشی لێ ئێمە چاومان بڕی بووە ئۆتۆمبیلەکە و تەمەشامان دەکرد هەستمان کرد دەنگی ئۆتۆمبیل دێ کە هاتن ئۆتۆمبیلەکەیان بینی و ئێمەیان بینی ئەوانە دەستیان کرد بە وێنەگرتن ڕۆژنامەنووسی ئێرانی بوون و ئەو ڕۆژنامەنووسی کە وێنەکان نێگر بە ناوی دکتۆر ئەحمەدی ناتقی هەندێک کەسی تر مابوون لە ژیانە و برینداری لە ناو ئۆتۆمبیل و ئەوانەیە مابوونەوە بە ئۆتۆمبیلی کە پێیان بوو دوای ئەوەی کە وێنیان گرت و تەسویر و ئەوانیان کرد ئێمەیان بە هەمان ئۆتۆمبیلی خۆیان برد لەگەڵ خۆیان و بردینیانە جێگایەک لەوێ دایان ناین خێڵانی خوشکمیان لە من وەرگرت وتم ئەوە خوشکمە بابەیەکەوە لە یەکتری دانەبڕین وتی تۆ باری تەندروستی زۆر خراپە هەر بێکەوە ئەتان نێرین بۆ بیمارستانی وڵاتی ئێران لەوێ بۆ چارەسەرکردن پێشەوەی بمخەنە ناو هەلیکۆپتەرەکەەوە ئەوەندە ئاگام لێ بوو دەرزێکیان لەسەر ڕانم لێرە بەسەر جلەکانەوە دەرزێکیان لێیان و خستینیانە ناو بڵێن ئەو فڕۆکەیەوە و ئەوەندە ئاگام لێ بوو هەتا بە ئاراستەی چیای شنەروێەوە ڕۆشت و ئیتر کاتێک کە بەهۆش هاتمەوە لێکی لە نەخۆشخانەکان نبووم دوای کە براینە کەمپەکان مدەتێک لەوێ بووم و دوای ئەوەی کە لەو کەمپەی کە ئێمەی لێبووین هیچ لە خزمەکانی من لەوێ نەبوو هەڵەبجەی ئەگەڕان ئۆردوگاکان و کەمپەکان ئەگەڕان بۆ پرسیارکردن لە خێزان یەکتری و لە کەسوکار یەکتریوانە کەسێکات من پرسیارم لێ کرد وتم لە خێزانی ئێمە لە مام لە ئەوانە کەس نەتبینی ونتی نەوەڵا بەڵام لە ئۆردوگای سنغۆر خەڵکێکی زۆری لێ خەڵکی کانێشقانن بە تایبەتی لەوێ بۆ بەیانەکەی ڕۆشتم بۆ شاری سنغۆر کە ڕۆشتم لێ کوڕێکی مامم ئامۆز بە ناویدانا لەگەڵ دوو خوشکیا لەوێ بوون کوڕێکی ئامۆزان بە ناویدانا وتی خێڵان لێرێ خوشەکەت وتم لێکوێ وتی لە مەکتەبێکە کە چوین لە حەوشەکە لەگەڵ چەند منداڵێکە لە ناو مەکتەبەکەیە لەوێ یاریانە کرد کە بانگم کرد و منی بینی ینی زۆر ناڕەحەت بوو بە گریانەوە ینی وا ڕای کرد پێشەوەی بگاتە لای من کەوت بە دەمان لە سەرینەکانی تمش کەوتمە سەر زەوی بە گریانەوە باوەشم پێ کردوانەوە تر زۆر ناڕەحەت بوونا دوکمان خوای ئەمە چی ئەمە هەموو ناڕەحەتیە بەسەر ئێمە بۆ لەگەڵ هەندێک هاوڕێی لە ناو کەمپەکانە پێکەوە بووین هاوین بوو لە چیایەکی لێ بوو لە دەرەوەی کەمپەکە بوو ئیتر ئەمان بینی ئەو چایە بەفری پێوە بوو وتیان با بچین بەفر بێنین سەر لە بەیانی بوو کە گەڕینەوە دوای عەسرێک بوو عەسرێکی درەنگ بوو یەکێک لە دوورەوە ڕای کرد بۆ لای من وتی ئومێد وتم بەڵێ وتی باوکت هاتووە ئەنی زۆر موژدەیەکی زۆر خۆش بوو کەوتی باوکە هاتووە وتم لەکوێ وتی لای چادرەکەی خۆتانە دیارە باوکم کە لە سەربازی بیستە بووی هەڵەبجە چیمە باران کراوە و کەسی تیان نەماوە و هەمویان شەهید بوون و بەڵام هەندێک کەس براونتە ئێرانەوەوانە ئیتر ئەویش
کە ڕوون چوون بەرەو ڕووی باوکم پێشتر بەو شێوەیە نەمبینی ڕیشی درێژ بوو ڕیش سمێڵی تێکەڵ بوو قژی زۆر هاتە بوو ئەوانە کێکتریمان بینی باوێکمان لە باوەش کردووانە ئەوی تر بەدەم گریانەوە پرسیاری کرد یەک ناوەکانێ وت دوای ئەوەی کە بەهاری 92 کە ڕاپەڕی نەمەزنەکە بوو تر باوکم هاتەوە لە ئێران و خوشکەکەم هاتەوە لەگەڵ ماڵی نەچیا لەسەر چنارخانویان گرتووانە بە یەکتری شاد بووینەوە لە 2003 بڕیارمە هەفسەرگیری بکەم و ژیانێکی نوێم دەست پێ کردەوەی تر وتم بە لەو ناڕەحەتیە بینە دەرەوە من ئەبێ هەوڵی ئەوە بەم کە خۆم لەسەر پێی خۆم بوەستم و ناڕەحەتەکان بکەم بە یادەوەریە کارمەندم لە مۆنومنتی هەڵەبجە و ڕۆژانە خەڵک سەردانی مۆنومنتی هەڵەبجەکە و من لە زاری خۆمەوە ئەو چیرۆکە تاڵێکە بەسەر خۆم و لەسەر هاوڵاتیان و شارەکە ماتووە بۆیان نەگێڕینەوە لە ناو مۆنومنتی هەڵەبجە وێنەکان هەیە و جلوبەرجی ئەو شەیدانی لە پاشان جێماوە ئێمە ئەیناسێنین بۆ میوانانی کە لە دەرەوە لە ناوەی وڵات و لە شوێنە جاجەکانی دنیاوە سەردانمانەکەن ئەم وێنەی کە لێرە دانراوە وێنەیەکێک لە گۆڕستانەکانی وڵاتی ئێرانەکە لە شاری تاران چەند بەشێکیان دانابوو بۆ ئەو شەهیدانی کە لە ناو نەخۆشخانەکانی ئێران شەهید بوون کە دیارە بە هەمیشە ئومێدم بە ژیان هەیە ناڕەحەتی زۆرم بەڕێ کرد و زۆر گریام زۆر ئەوە هیچم لێ ئیسفادە نەکرد وەلە ئێستا ژیانی ئێستاشمان ناڕەحەتە وەکو بریندارێک لە هەردوو کارە ساتەکەیە ناسنامەیەکی برینداریم بۆ نەکراوە کە هەموو بەڵگەکانم هەیە هەموو هەڵەبجە شاهیدەکە من وێنەم هەیە ڤیدۆم هەیە کە لە ناو کفنام قسەکەم ئەوە ناڕەحەتێک هەم لای خۆم لای خێزان هەمیشە پرسیارەکە تەنانەت بۆ ئەو چاوپێکەوتنەش ئەی و ماڕۆ لەبەرەوەی کە تۆ هەمیشە چیرۆکی تاڵی خۆت دەگێڕیتەوە ئەو ڕۆژانەی کە تۆ چاوپێکەوتنێ تا هەفتەیەکیش تۆ هەر بارودۆخت تەواونی ینی منە ناڕەحەتی و کە ئابەت دادەگری هەر لەبەرەوە هۆیەش بوو کە باوکم و خوشکەکەم بەشداری ناکەن لە چاوپێکەوتنەکانەوە لە ئەو جێڕانەوەی ئەو کارە ساتانەیە لەبەرەوەی ئێمە ومانان گەورەترین کارەسات و ڕوودامان بەسەر هاتووە لە هەڵەبجەیە و بەداخەوە پشتگوێ خراوین و پێویست ئاوەڕمان لێ نەدراوەتەوە